ئەم کتێبە باسی 100 ساڵ پێش ئێستەی شاری بەرلین دەکات. باسی ئەوە دەکات گەڕەکەکانی چۆن بوون و خەڵکەکەی چۆن ژیاون. تا ئێستا نازانم باسی قۆناغی نازیەکانیش دەکاتیانە، بەڵام پێم وایە بە دڵنیایەوە بەشێک لەوەشی تێدا بێ، چونکە ئەوە بەشێکە کە لە مێژووی ئەڵمانیادا ناسڕدرێتەوە. هەتا ئێستاش کاریگەریەکانی بەردەوامن. سێری مەفعولۆ لە ساڵی 2000 من نێردرام بۆ شارێکی مینتس و لەوێ نیشتەجێ بووم. ئەو کاتەی منیش لە شارێکی مینتس نیشتەجێ بووم، حەزم کرد ڕاستەوخۆ لەگەڵ ئەڵمانەکان تێکەڵ بم لەبەرەوەی من زمانی ئەڵمانیم دەزانی. ئەو کاتەی منداڵ بووم بەهۆی شەڕی لوبنانەوە لێرە دەژیام. هەتا ئێستاش ناهۆشیاری هەیە لەبارەی ئەگەری گەڕانەوەی فاشیزم بۆ مشارە. توندڕەوی ڕاستڕەوەکان بە تەنیا لە ئەڵمانیا نییە، بەڵکو لە ئەوروپا و ئەمریکا لە هەموو شوێنەکان هەیە. زۆرترینی ئەو وێنانش کە بینیمانن وێنەی پەناهەندەکان بوون کە لە ڕێگەی دەریاوە داهاتن و چۆن فاشیستەکانی یۆنانی لە کەناراوەکان دەستڕێژی گولەیان لێدەکردن. لە نێوان ساڵانی 2002-2003 هاتم بۆ وڵاتی ئەڵمانیا. ئەو کات تەمەنم لە نێوان 23 بۆ 24 ساڵ دەبوو. سەفەرێکی ئاسایی بوو، چونکە ئەو کات وەرگرتنی ڤیزا بۆ لیبیەکان لە چەند وڵاتێکی دیاریکراو ئاسان بوو. من چوون بۆ ئیتالیا و گەشتەکەمم لەوێەوە دەست پێ کرد و دواتر سواری شەمەندەفەر بووم و هاتمە ئێرە. ومن ثم أخذت القطار ووصلت هنا. لە ناوەندەکە پارچە کاغەزێکیان دامێ و داوایان لێکردم داوای مافی پەناهەندەیی بکەم. ئەلەوێەوە گەشتەکەم دەستی پێ کرد و دواتر ناردمێن بۆ شاری کیمینس. کیمینس بە گوندێکی گەورە یان شارێکی مامناوەند هەژمار دەکرێت. سێهەم شاری ویلایەتی ساکسنە کە پێیان دەگوت کارل مارکس شتاد و ئێستاش کیمینس. تۆ بڕوانە خۆت دەزانی کە پاسەکە لە هەفتەیەکدا یەک جار دێت. ڕەگەزپەرستەکەش کاتەکەت دەزانێت کە تۆ دەتەوێت تایدا بچیت. بێزارکردنی تۆ بەردەوام و ڕۆژانەیە. خەڵک هەن کاتێک دەیانەوێت بچن بۆ بازارکردن، ڕەگەزپەرستەکان لە ڕێگاکاندا چاوەڕوانیان دەکەن. بە شێوەیەک خێزانەکان ترسیان لێ دەنیشێت. ژنێک باڵاپۆشە بەستە زمانە دەترسێت بچێتە دەرەوە. تاریخ خلو ڕۆژنامەوانێکی سووریە و هاتۆتە ئەڵمانیا. سەرباری ئەوەی کە لە دامەزراوەکانی ڕاگەاندنی ئەڵمانیدا کار دەکات، بەڵام ئەوە دادی نەداوە هەتا لێرە ڕوبەڕووی هێرشی ڕەگەزپەرستی نەبێتەوە. کۆمەڵێک شاری وەک فۆرتسن یان میرانە یان باوتزن بە جۆرێک ترسناکەن کە لەوانەیە لەو کاتەدا کە بە خۆت و کامێراکەتەوە پێیاندا گوزەر دەکەیت ڕوبەڕووی لێدان ببیتەوە، یاخود بەردبارانت بکەن، یان جنێوت پێ بدەن، یان هێرش بکەن لە سەرەت، یان هەر شتێکی دیکەت بەرامبەر بکەن. بە تایبەتیش ئەگەر کاری وێنەگرتنەکەت لە شەودا بێت. هاو پیشەکانیشم دەترسن لەوەی کە بە شەو دەرچن بۆ کار. ئەو کاتانەش کە کاری وێنەگرتن دەکەن، کامێراکانیان دەگرن بەدەستیانەوە و بەپەلە کارەکەیان ئەنجام دەدەن و دەچنەوە ماڵەوە بێ ئەوەی کەس بیان بینێ. من هەرگیز لە ئەڵمانیا شتێکی وهەم بە خەیاڵدا نەدەهات. من ئاڵنگاری هەر ڕۆژنامەوانێک دەکەم گەر بتوانێت لە شاری فۆرتسندا بە شەو بچێتە دەر و کاری وێنەگرتن بکات. بۆ نمون لە شەقامێکدا وێنەی بابەتێکی پەناهەندە یان کۆڕ و کۆبوونەوە یان هەر شتێکی دیکە بگرێت.
هەروەک فرانک هێنریش ئەندامی پەرلەمانی ئەڵمانی فیدراڵ و سەرۆکی کۆڕبەندی هاوڕێتی ئەڵمانی ئەفریقی و نوێنەری شاری کیمنس لە حکوومەتی فیدراڵی دەڵێ لەوانەی لە ئەڵمانیادا ڕەگەزپەرستی بە تەنها ڕوبەڕووی بیانیەکان نەبوو بێتەوە. ماوەی 60 بۆ 70 ساڵ دەبێت کرێکارە میوانەکان لە ئەڵمانیای خۆراوان پێدەچێت بێن بۆ کارکردن و بگەڕێنەوە، بەڵام ژمارەشیان زۆرن. هاوژینەکەم لە شاری دۆرتمۆندەوە هاتووە، بەڵام بەهۆی ئەوەی کە دێت بۆ ئێران لە زانکۆ ڕۆژانە ڕوبەڕووی ڕەگەزپەرستی دەبێتەوە، بەڵام ئەو توانوێتی بە باشی هەڵسوکەوت لەگەڵ ئەم بابەتەدا بکات. ڕەگەزپەرستی لە ئەڵمانیا دژ بە بیانیەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی هیتلەر و پێشتریش. بەتەنیا ئەوە نیە کە بیانیەکانی ناوێت، بەڵکو ئەو ئەڵمانی ناوچەکانی دیکەشی خۆش ناوێت، تەنانەت بە شێوەیە کە کەسێک لە ویلایەتی ساکسن یەکێکی خۆش ناوێت لە هامبۆرگەوە هاتبێت، یان لە بەشی خۆراواوە یان ناوچەکانی خۆرهەڵات بە شێوەیەکی گشتی واتە لە باکوورەوە تا باشوور ئەوان زۆرترین حاڵەتی ڕەگەزپەرستیان تێدایە. العنصرية. سلااوت لێبێ. سلااو عزیزەکەم، حاڵت چۆنە؟ زۆر ماندوم، بەڵام من ئیشم هەیە، ئەی چی بکەم؟ لێرە لە مەڵبەندی هاوپشتی کە مەڵبەندێکی سەر بە چەپەکانە و چالاکیەکانیشیان هەر لەوێ و ئەنجامەدەن، خەڵکانێک لە نەتەوە و ڕەگەزە جۆرا و جۆرەکان دێنە ئێرە و هەوڵی هەڵاتنەدەن لەو شارانەی کە تیایدا ڕوبەڕووی تونند و تیژی و ڕەگەزپەرستی دەبنەوە، بە تایبەت لە هەندێک لە شارە بچووکەکان و شارەکانی خۆرهەڵاتی ئەڵمانیا. ئێمە ئاترسین لەوەی کە لە شاری براندبۆرگ بژین، لەبەرەوەی هاتووینەتە شاری بەرلین، دەمەوێت بگوێزمەوە بۆ ئێرە. منەمێست خۆراکی ڕۆژی شەممە و یەکشەمە بکڕم. کاژێر 9 ڕۆشتم و ئەوەی پێویست بوو کڕیم، بەڵام ئەو کاتەی چوومە بەردەم کاشێرەکە پێیوتم کۆی نرخەکە 37 یۆرۆیە، بەڵام منە جزدانەکەمدا تەنها 25 یۆرۆم پێ بوو. بەوەی داوایم کرد لە خانمەکە بەشێک لە پێداویستەکان بگێڕێتەوە و ئەوانی دی دەکڕم، بەڵام ئەو پێیوتم نابێت، ئێرە ئەفریقانیە، ئێرە ئەڵمانیایە، ئەو کاتانەی پارەت پێنیە لە ماڵمەیە دەرەوە. پێم وت چی ڕووداوە؟ بۆ بەو شێوەیە لەگەڵم دەدوێ. هەمویان تەماشایان دەکردم، دواتر بە پاڵ کردیانمە دەرەوە و ئەویش پێی دەوتم ئێرە جەنگەڵ نییە، تۆ هەستی پێ دەکەیت، بێگومانم هەڵس و کەوتە بەلاتەوە سەیرە. to explain. You feel it. يا نسيم اللي مارق عأرض الغار، حلفتك تجي تلعب عندي بهالدار. يا نسيم اللي مارق عأرض الغار، حلفتك تجي تلعب عندي بهالدار. خبرني كان بعده بيذكرني. ئەوە ئەو پرسیارەیە کە لە حکوومەتی ئەڵمانی دەکەن. تۆ دەزانیت لەو ناوچانە حیزبی پەرگیر هەن. ئەمە وەک ئەوەیە تۆ کەروێشکێک بهێنیت و بیخەیتە قەفەزی تیمساحەکانەوە. چی ڕوودەدات؟ بە دڵنیاییەوە تیمساح کەروێشکەکە دەخۆن. أكيد التمساح حياكل الأرنب. واتە یەکەم تۆ دەمخەیتە ناو جەرگەی شارەکەیانەوە،
دووەم ناوچەکەیان، سێم و بە زمانێکی زۆر ئاشکرا و زوڵاڵ دەڵێن بیانیەکانمان ناوێت. کەچی حکوومەت دێت و دەڵێت نەخێر پێویستە بیانیەکان لە خۆتان بگرن. دوجار لە ناو جەرگەی ئەوان دایان دەنێت، دواتر پەناهەندەکەیە دەبێتە قوربانی. بە نمونەی ئەو ڕووداوەی کە لە شاری باوجزن ڕوویدا، ئەو ژنەی منداڵەکەی دەگیریا و ڕەگەسپەرستەکانیش پێیان دەڵێن بڕۆن بڕۆن بڕۆن، یان کەسێک لەوان دار و بەردیان تێدەگرێت و جنێویان پێدەدات. نازانم بۆچی. محەممەد عکاشە خەڵکی وڵاتی مەسڕە و بۆ خوێندن و فێربوونی زانست هاتووە. دوجار دەبێتە سەرۆکی ئەنجومەنی پەنابەران لە ئەڵمانیا، لە شاری لایبزیگ دەژی، هەروەها خۆی یەکێکە لە قوربانیانی تونند و تیژی ڕاستڕەوەکان. نمونەی هەڵوێستی ڕەگەسپەرستی جارێکیان بە شەمەندەفر لە کارەکەم دەگەڕامەوە بۆ ماڵ. لە نێو شەمەندەفەرەکە کۆمەڵێک لە ناسیە نوێەکانی تێدا بوو، نزیکەی 6 کەس بوون. تەماشای منیان دەکرد و جنێویان پێدەدا. پێیان دەگوتم کاناکە کانیکە، واتە بیانێکی بۆگەن، یان پێیان دەوتم بابچین بۆ گەشتێکی ئاوشڤیتس. ئاوشڤیتس دەزانن گەورەترین ناوەندی هۆلۆکۆست بوو لە ئەوروپا. ئەوان پێیان دەوتم بابڕۆین بە هۆلۆکۆست. پۆلیس و تاوانبارەکان لە شارە بچووکەکاندا کەس و نزیکی یەکترن، لەوانەشە هاوسێ و خزم یەکدی بن. ئەوان بە شێوەی ناڕاستەوخۆ پێچ و پەنا بۆ بابەتەکە دروست دەکەن. بار شێوەیەک بێت ئەوان وها دەکەن. خاڵی دووەمیش ئەوان بە شێوەیەک لە شێوەکان ڕێکخراون، چونکە لە ناو شارەکەیاندا دەزانن چۆن کاری خۆیان بکەن. بە دڵنیاییشەوە خەڵکانێک دەناسن کە لە شوێنە هەستیارەکاندا کار دەکەن، وەک ئەو پیاوەی لە شاری دریزدن کە هێرشی کردە سەر کامێرەمانەکە و داوای دەکرد دەموچاوی دەرنەخات لە وێنەگرتندا و جنێوی پێدەدا و دەیگوت ئێوەی ڕۆژنامەوانان هەمووتان درۆزن و جنێوی تری لەو جۆرە. دواتر زانیمان ئەو کەسە لە شوێنێکی هەستیاری سەر بە پۆلیس کار دەکات. هەموو زانیاریی دەربارەی پەناهەندەکان و ئەڵمانەکان لەبەردەستدایە. خەڵکێکی زۆر هەن ماوەیەکی زۆرەدا بڕاون لە خێوەتگەی نێو دارستانەکە. پاسەکەش لە ڕۆژێکدا تەنها یەکجار دێتە ئەوێ. ئەوان بە تەواوی و بە مەبەست لە شارستانی دوورخراونەتەوە. مەبەستەکەش دابڕینیانە لە کۆمەڵگا هەتا کەسێک نەبێت دەستگیرۆیی و هاوکاری و هاواهەنگیان بکات. ئەمەش وا لە خەڵکێکی زۆر دەکا دووچاری بارێکی دەرونی خراپ ببن بەهۆی ئەو بارودۆخە سەختەوە. Für rechte Sprüche finden sich in vielen Parteien wieder. Es brennen Häuser und Idioten schreien sich heil. Manche sind schockiert, doch wenig Leute greifen ein. Ich werde nicht ruhen, ich will den Globus nazifrei. Ich frag mich, warum so viele Leute wegschauen. لە شوێنی پێشوازیکردن پەناهەندە تەنها 6 مەتر چوارگۆشەی پێدەبڕێت و لە شوێنی نیشتەجێبووندا لەگەڵ 8 کەسیان 6 کەسیان لەگەڵ خێزانێکی 5-6 کەسی بۆ ماوەی زیاد لە 10 هەتا 15 ساڵ و لە تەنها ژوورێکدا دادەنرێت. ئەوە ئەو بارودۆخە بوو کە لە قۆناغی یەکەمدا لە شارێکی منتستێدا ژیام. ڕێگە بە کەسی بیانی نەدەدرا لە ناوچەکەی خۆی دەربچێتە دەرەوە. ئێمە چوین بۆ وێنەگرتنی دوو کەسی سووری کە هێرشیان کرا بۆ سەر لە شاری ئیرفۆرد لە بەردەم سوپەرمارکێتی گوندێکدا.
لەو کاتی کە بە ڕێگادا دەڕۆشتین 5 گەنج لەلایەکی تری ڕێگاکە وەستا بوون هاواریان لێکردین کامێراکەتان بکوژێنەوە کامێراکەتان بکوژێنەوە پێتان دەڵێن ئێمە بەردەوام بووین لە ڕۆشتن و هەنگاوەکانمان خێراتر کرد هەتا خۆمانیان لەلا بدەین پاشەوەی 200 مترێک لیان دوور کەوتینەوە هێرشیان بۆ هێناین و دانێکیان لە دوورەوە شوشەیەکی بیری تێگرتین و لە نزیکمانەوە کەوت و شکا ئەو مناڵانی بەتەنیشمانەوە بوون لە ترسانە ڕاستەوخۆ هەڵاتن لەو کاتانەیە یەکێک لە گەنجەکان تەماشای منی کرد و جنێوێکی باوی پێدام کە دەڵێت نەفرەتتان لێ بەدقالۆنچەکان 5 کەسەکە بەڕاکردن بەرەو ڕووی من دەهاتن لەو کاتەدا کە بینیم 5 کەس بەدوامدا ڕادەکەن و دانێکیان شوشەی بیرەی پێوەیەکێکی دیکەیان تێڵایەکی درێژی ئاسنی بەدەستەوەیە منیش خۆ بەخۆی دەستم کرد بەڕاکردن بێ ئەوەی هەست بەخۆم بکەم کەوتمە ڕاکردن من ڕام دەکرد ئەوانیش بەدوامدا ڕایان دەکرد و گوێم لە دەنگیان بوو کە جنێویان پێدەدام چەند جارێک هەوڵیاندا بە تێڵا ئاسنەکە لێم بدەن و منیش هەڕام دەکرد من مرة وأنا راقد إنه هو يضربني على راسي من ورا بسخ حديد من بەردەوام بووم لە ڕاکردن هەتا خۆم گەیاندە سوپەرمارکێتەکەی گوندەکە پۆلیسەکە ڕاستەخۆ پرسیاری لێکردم باسی شێوەیانمان بۆ بکە شێوەیان چۆن بوو هەتا دەستگیریان بکەین پێشەوەی هەڵبێن پێم وت پێویست ناکات ئەوان ئەوەتان لەویا وەستاون ئەو دوانەی کە وەستا بوون بەرپرسەکەی پۆلیس پێیوتن قسەتان لەسەر ئەو بابەتە چییە ئەو دانەیان کەم کوڕ بوو لەسەرەوەی لێم بدات وەڵامی دایەوە وتی من ڕقم لێیانە أنا بكرههم نازیەکان لە چواردەورم وەستا بوون و جنێویان پێدەدام و هاوەریان بەسەردا دەکردم لە کاتێکدا پۆلیسەکان بێدەنگ بوون و هیچیان نەدەکرد ئەو کات منیش وەڵامم دانەوە و بەڕوویاندا هەڵخشا ئەو پێدەوتم تیرۆریست منیش بە زمانی ئەڵمانی جنێوێکم پێدایەوە پۆلیس ڕاستەوخۆ گەیشتە سەرسەرم و پێیوتم داوات لەسەر تۆمار دەکەم چونکە تۆ جنێوت بە یەکێک داوە پێم وت ئەی بۆچی داوا لەسەر ئەو تۆمار ناکەیت پێیوتم من گوێم لە تۆ بوو کە جنێوت پێدا گوێم لەو نەبوو وتی من تۆم بینی و گوێم لێت بوو بەڵام گوێم لەو نەبوو ئەم شتانە شوا دەردەخات کە پۆلیس پشتگیری لەوان دەکات چوینە شاری کیمنس ئەو شوێنەی زۆرترین ڕووداوی دوژمنکارانە بەرامبەر بە بیانیەکان تێیدا ڕوویان داوە هەر لە سووتاندنی چێشخانەکان هەتا هێرشی جەستەیی و جنێ و سوکایەتی کردن بە بیانیەکان بە گشتی وەکو کەسێکە لە ئەو کاتێککە لێرە پرۆتستەکان و تەزابراتەکان دەستی پێکرد وەکو کەسێکە ڕۆناڵی هەواڵەکان مەکرد ئەو خەبەرانە مەکرد بۆ هێندێک لە مێدیاکان ئەوە بوو کە چەند کەسێک لە پەنابەران کەوتنە بەر هێرشی گروپە ڕاستگراکان چەند ڕستورانێکی کورد و جو و ئێرانی ئەوانە کەوتنە بەر هێرشی ڕاستگراکان ڕەوشەکە جۆرێک بوو کە بەڕاستی بە خەڵکی پەنابەر و خەڵکی بیانی ترسێکیان لێ نیشت بوو هەندێکیان ئەترسان لە ماڵ بێنە دەرەوە یانە ئەمە ڕاستیەکە بە چاوی خۆت ئەتبینی لە نێوان ئەو چێشتخانانەدا چێشتخانەی زەعفەران بوو کە سەردانمان کرد بۆ زانینی ڕاستیەکان ئەوە 7 ساڵە لە وڵاتی ئەڵمانیام کە هاتم بۆ ویلایەتی ساکسن بینیم ڕێستۆرانتی ئێرانی لێ نییە بیرم لەوە کردەوە کە پێشتر کاری چێژلێنەریم کردووە و ئەزمموی و کارم هەیە بە هاوکاری برادێکی ئەڵمانی ئەم ڕێستۆرانتەمان دانا از در اومدن تو اون سماوری که اونجا هستش لە دەرگاکە هاتە ناوەوە ئەم سەماوەرە کە دەیبینیت فڕێدا بەسرمدا دوای ئەوەی بژی هێتلەری کرد سەماوەرەکەی بەڕوومدا فڕێدا من ئەو کاتە ڕێک لێرە بووم اینجا بودم کە هاتنە ژوورەوە من سڵاوم لێیان کرد یەکسەر سەماوەرەکەی هاوێشت بەرەو من تا ئێستا شوێنەکەی دیارە دواتر دەتوانن بیبینن دواتریش هاتمە ئەملا دواتر لە سکی منیدا و من بەرەو ئەولا کەوتم و سرم بەر ئێرە کەوت بە هەر حاڵ سرم بریندار بوو دواتر ئەو هەموو شتە جوانانەی کە لە ئەسفەهانەوە هێنابوومانن هەموویان شکان لێرە لە منیاندا پشتم و سرم بریندار بوو دواتر چەند هاوڕێیەکم لە چێشخانەکەەوە هاتنە دەرەوە کە زانیان کەسی دیکەی لێیە ڕایان کرد
منیش ئەم پەرداخ و قاپانەی کە لێرە بوون بەرەو ئەوانم هاویشت بۆ ئەوەی نەگەڕێنەوە بۆم. دوای ئەوە پۆلیس هات و کۆنتترۆڵی کرد. فیلم و وێنەیان گرت و دوایی منیان برد بۆ نەخۆشخانە. 8 ڕۆژ لەوێ مامەوە و تا ئێستاش پشتم کێشەی هەیە. منم 8 روز بیمارستان بودم و بعدشم اومدم منتها هنوز مشکل داره کمرم. لەو ماوەیی کە لە شارێکی منتز چەند ڕووداوێک ڕوویاندا و ئەو خۆپیشاندانانش کە بە چەند ڕۆژێکی کەم دوایەوە ڕووداوانە بەرپابوون هەستم کرد سیاسیەکان و پۆلیس مەبەستیان نییە پارێزگاری لەو کەسانە بکەن لە ڕووی جەستەییەوە یان بە شێوەی جنێوپێدانیان ڕوبەڕووی هێرش دەبنەوە یان ڕوبەڕووی هێرش بوونەتەوە. ئێمە و هەستەمان لا دروست بوو بوو کە هەموو ڕۆژێک مەترسیمان لەسرە و ناشتوانین پشت بە پۆلیس ببەستین تا بمان پارێزن. بارودۆخەکە بۆ شێوەیە بوو لەو کاتانەی هەزاران ڕەگەزپەرست و ڕاستڕەوی توناژۆ هەبوون بە تەنها ئەنتیفا بوو کە پارێزگاری لێ دەکردین. ئەنتیفا زاراوەیە کە بەو گروپانە دەوترێت تا ئەو پەڕی چەپگەران و خۆیان بە دژایەتی کەرانی فاشیست و نازیە تازەکان و ڕەگەزپەرستەکانە ژمارەکەن. لە کۆمەڵێک گروپێک دێن کە گرنگترینیان بلاک بلوکە. ئەوان کۆمەڵێک گروپی قەدەغەکراون و کاریان بەرپاکردنی ئاژاوە و پاراستنی خۆپیشاندانی چەپەکانە. ئەوان بە جلوبەرگە ڕەشەکانیان و داپۆشینی ڕوخساریان دەناسێنرێن. تاڕێق بەهۆی سروشتی کارەکەی وەکو ڕۆژنامەوان زانیاری هەبوو لەسەر دەستدرێژی ڕەگەزپەرستانە لە خۆرەڵاتی ئەڵمانیا کە تێیدا کار گەیشتووە بەوەی کە هەندێک خێزان لە ماڵەکانی خۆیان دەرکراوە. بۆ نمونە ڕووداوێک لە شاری فۆرتسن لە خێزانی کوڕڕوویدا. کەسێک لە دەرگای ماڵەکان دەدات و ئەوانیش بێ ئەوەی بیناسن دەرگای لێ دەکەنەوە. لێ دەپرسن تۆکەی ئەو کەسەش بخۆی و دووسەگی دڕنگدەی کیمفۆندەوە خۆی دەکات بە ماڵەکەدا. سەگی شەڕ زۆر دڕن پێ دەچێت ڕاستەوخۆ پەلەمارت بدەن و بتکەزن. ئەوان دێنە ناو ماڵەکە و خێزانەکە لە ترساندا ڕادەکەنە دەروی ماڵەکە و پەیوەندی دەکەن بە پۆلیسەوە. لە سەرەتادا پۆلیس باوەڕیان پێ ناکەن چۆن کەسێک بخۆی و سەگەکانیەوە هاتۆتە سەر ماڵەکەتان. دوجار پۆلیس دێ دەچنە ماڵەکە و دەبینین ئەو کەسە لە ژووری دانیشتەکە لەگەڵ سەگەکانی لەوێ و لەسەر خەنەفەکان دانیشتووە. قاچی خسووەتە سەر مێزەکە و سەگەکان بە تەنیشتیەوەن. پۆلیس پرسیاری لێ دەکەن چی دەکەیت لێرە؟ ئەو وەڵامیان دەداتەوە من دانیشتووی ئێرەم. دراوسێیانم. پۆلیس پرسیاری لێ دەکەنەوە بەڵام چی دەکەیت لێرە؟ ئەو دەڵێت نامەوێت دراوسەکانم خەڵکی بیانی بن. پێشتر بەدەسەڵاتدارانم وت بەڵام هیچیان بۆ نەکردم بۆیە خۆم هاتم و دەرم کرد. ڕوبەڕووی هێرشی دوو کەس بوومەوە کە ئۆتۆمبیلێکیان پێبوو منیش بە سواری پاسکیلەکەمەوە بووم. لەگەڵ هاوڕێڵمانەکانم لە بینینی فیلمێک دەگەڕامەوە کە لە یەکێک لە یانە ڕۆشنبیریەکاندا نمایش کرا. دەمویست بگەڕێمەوە سەر ڕێگای ماڵەکەم. ئۆتۆمبیلێک وەستا و دوو کەس دابەزین. ئەوان بە ئاڕاستی پێچەوانە دەهاتن واتە من بە پایسکیلەکەمەوە بەو ڕێڕەوەدا دەهاتم و ئەوانیش لەوێەوە هاتم. دوو کەسەکە دابەزیم من نەمدەزانی بۆچی دادەبەزم. دانەیەکیان شتێکی شێوەی زنجیری بەدەستەوە بوو. بە شێوەیاندا دیار بوو کە لەوە نەدەچوو بۆ پرسیارکردنێک دابەزی بن. شتێکی ئاشکرا بوو. لە بارودۆخێکی وەهادا ئازانم کە کاتی ئەوە نییە خۆت بکەیتە پاڵەوان. لەم کاتەدا تاکە ڕێگایەک ئەوەیە خێرا بە پایسکیلەکەت هەڵبیت. بۆچی؟ کێشەکە ئەوەیە ڕەگەزپەرست ئەڵمانەکان هۆکاری زۆریان لە بەردەستدایە چونکە دەزانێت
کاتێک دێت بۆ لێدانی کەسێکی بیانی گەرخۆی بەتەنیاش بێت بیانیەکە ناتوانێت زاڵ بێت بەسەریدا تەنانەت ئەگەر کەسەکە بەهێز و دەمارگیریش بێت ئەم ناهێڵێت دەربازی ببێت کێشەکە لەوەدایە ئەوان داری کارەباییان پێ زۆر جاریش دەمانچەکانی باوکیان لەگەڵ خۆیان هەڵگرتووە زۆرینەی ڕەگەزپەرستەکان گەنج و هەرزەکارن و تەمەنیان لە نێوان 15 بۆ 18 ساڵ دەبێت بۆچی؟ لەبەر ئەوەی هەر کات کێشەیەکیان لە لای پۆلیس بۆ دروست بوو کە سوکاریان بە ئاسانی بتوانن دەربازیان بکەن چونکە تەمەنیان کەمە و دادگایکردنیان دوا دەخرێت بۆ داهاتوو. وإذا بعدين صارت عندهم مشكلة في الشرطة فيهم أهلهم إن يخرجوهم لأنه تحت السن وبعدين تصير عند المحكمة والأشياء زي هذه. فهي المشكلة إنه دائما کێشەکە لەوەدایە ڕەگەزپەرستەکە چرکەساتی گونجاو هەڵدەبژێرێت بۆ ڕاوکردنی نێچیرەکەی یان قوربانیەکەی بە شێوەیەک دەبێت بەردەوام بیت لەوە بکاتەوە کە هیچ شایەت حاڵێک لەوێ نەبێت و هیچ کەسیش بەهانایەوە نەیەت کامێرەی چاودێریش لەو شوێنەدا نەبێت بەهۆی ئەمەشەوە ئەوان شارەزای یاسای وڵاتی ئەڵمانیان باش دەزانن کەی و چۆن نێچیرەکان هەڵدەبژێرن یان ئەو قوربانی دەیانەوێت هێرشی بکەنە سەر دە چ کاتێکە ڕاوی بکەن و هەتا خۆشیان بەبێ سزادان لی دەرباز بکەن. ڕۆلا کە لە نێو گروپەکەماندایە پێدەچێ هەست بە ئارامیەکی زیاتر بکات بە تایبەتیش دوای دزەکردنی هەندێک ناو کە لە لیستی ڕەشدابوون و ڕاستڕەوەکان دەیانەوێت تیرۆریان بکەن. ڕاستڕەوە پەڕگیرەکان لە ڕۆژی ئێکسدا لیستێکیان بڵاو کردەوە کە ناوی کۆمەڵێک لە سیاسی ئەڵمانەکان و چالاکوانەکان و هەندە ناوی دیکەی تێدا بوو کە کردبوویان نەئامانج. پێم وا بێ ڕۆژی ئێکس ئەو ڕۆژەیە دەسەڵاتی تێدا دەگرنە دەست ئەوە ڕۆژی ئێکسە. باسەکەەوە نییە ئەوان دەیانەوێت بترسێنن ئەوەی ئەوان دەیکەن لە قوڵاییەوە ئازارت دەدا. بەڵام من لەو شتە ناترسم گیان لەسەر دەست دەژیم. چاوەڕوانی ئەوەش نیم لیستێک بڵاو بکەنەوە و پێم بڵێن تۆشکراوی تامانجی ڕاستڕەوە تونندڕەوەکان. بە بۆچوونی من هەر چالاکوانێک یان هەر کەسێک بێتە دەنگ بە تایبەت گەربیانی بێت دەبێت ئامانجی ئەوان بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی لە لیستی ناوەکانیاندا بێت یان نا. ئەو بابەتە تەنیا لە پەنابەرەکاندا کورد نابێتەوە بەڵکو زۆر لە سیاسیەکانیشی گرتووەتەوە. سیاسیەک لە ڕۆژدا سەبارەت بە پەنابەرەکان قسە دەکات و بۆ شەو ئۆتۆمبیلەکەی دەسووتێن و هەڕەشەی کوشتنیشی لێ دەکرێت. لە ڕاستیدا زۆر لەوەش زیاتر تێپەڕی کردووە. پێشتر ئارزووەکە بە تەنیا لە بیرکردنەوەدا بوو. ئەوە ئازادیەکی تاکە کەسیە بەڵام ئێستا بەکردار جێبەجێ دەکەن. ئەوەش ئازادی نییە. منیش مەبەستم لەوە نییە ئازادی بدرێتە ڕاستڕەوەکان یان تونندڕەوەکان. لێ دوانە ڕەگەز پەرستانەکان زۆر زیاتر بوون. بۆیە دەبینین خەڵکیش ئەوە دەکەن کە دەیکەن. پێشبەچوونێک هەیە لە سەراستی ڕێکخراوەیی و بە هەمان شێوە لە سەراستی تاکە کەسی. ئەوەش زۆر جێگەی نیگەرانیە. لە سەرەتاوە پێشبەچوونەکە بەتەنها لە سەراستی ڕێکخراوەیی بوو. ئەوان خۆیان ڕێک دەخست و هەر چالەچێکیان ئەنجام دەدا بنمونە هاوشەوەی چالەچەکەی NCU. ئەوان بە شێوەیەکی دیاریکرا و خەڵکیان دەکوشت کردەوەی تیرۆرکردنیان ئەنجام دەدا. ئەوەی کە لە هانا و ڕوویدا ئاماژە بۆ ئەوە دەکات بابەتەکە لە چوارچەوەی گروپی ڕێکخراوی چۆتە دەرەوە و بۆتە بابەتی تاکە کەسی. وەک نمونە ڕووداوەکانی شاری هالە و هانا و لێرەش لە دبلن و لە هەندێک شاری دیکە. یەکێک لە ئەندامانی پارتی دیموکراتی مەسیحی و حاکمی شاری کاسل تیرۆر کرا.
لا پەرلەمانی نوێدا نەبوو بەڵکو لا پەرلەمانی کۆندا بوو لەلایەن ڕاستڕەوی پەرگیرەوە لە تەواوی ئەڵمانیادا هەڕەشەیەکی زۆر هەبوو لەسەر سەرۆک شارەوانیەکان و کەسایەتیە سیاسیەکان بێگومان هەڕەشە لە خودی خۆشم کرد. بە تەنهایە من نین لەلایەن ڕاستڕەوی پەرگیرەوە ڕوبەڕووی تونند و تیژی دەبینەوە بەڵکو ئەوانیش ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە بەشێکی زۆر لەوانیش دەترسن بۆ نمونە هەندێک گوندیان شارەوانی لەگەڵ مافی بیانیەکانن مافی ئەوەی کە پەناهەندە ڕوویان تێبکات لەلایەن ڕاستڕەوە پەرگیرەکانی دانیشتووی ئەو شوێنەی خۆیان ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە ئەوانیش ترسیان لەو خەڵکانە هەیە. چۆن پێت بڵێم ئەڵمانیا ڕەگەسپەرستەکان هەڵگیری جۆرە شێتیەکن بۆ نمونە تۆ تەماشاکە لە شاری هاناو چی ڕوویدا ئەو دێت و تۆ بەسەر شەقامێکدا گوزەر دەکەیت یان ئێستا سەرقاڵی ئەنجامدانی چاوپێکەوتنێکی لەگەڵ من ئێمە لەسەر شەقامەکە دانیشتوین و لەوانەیە ئەویش بێت و دوو گول لەمان پێوە بنێت ئەمەش ڕوویدا لە کافتریاکە و لەو کافتریایی نێرگەلە کێشانە بە هەمان شێوە ئێستا لە هەندێ ناوچەی ئەڵمانیا ڕوویان داوە واتە بە شێوەیەکی گشتی هێرشی ئاشکرا هەیە بۆ سەر بیانیەکان. من پرسیارێکم هەیە و هەتا ئێستا وەڵامێکم دەست نەکەوتووە. لە ئەڵمانیا چی ڕوودەدات لەگەڵ ئەو ژمارە زۆرەی قوربانیانی ڕەگەزپەرستی؟ ئەمانە بە تەنها قوربانیانی فاشیەشینەکان نین، مەبەستم لە پارتی ئەڵتەرناتیڤ لە پێناو ئەڵمانیادایە. بەڵکو ئەو سیاسیانش کە پێیان وایە ئێمە کێشەکەین، ئەوەش بەهۆی ئەو یاسا چەپەڵانەیانەوە کە لە پێناو ڕەگەزپەرستەکان دەستگیرمان دەکەن و میهرەبانی دەنوێنن لەگەڵمان. ئێستا وەکو پێشتر نەماون جاران دوان بە ئۆتۆمبیلێک دەهاتن و هێرشیان دەکردە سەرت یان ئەو کاتانی لە ئاهەنگێک دەگەڕایتەوە و پەلاماریان دەدات بەڵام ئێستا گۆڕاون بە چ شێوەیە گۆڕاون واتە ئێستا پلاندا دەڕێژن دانیشتنی بۆ ساز دەکەن بە دوای ئامانجەکاندا دەگەڕن کێ بە ئامانج دەگرن بۆ کوێ دەچن و بۆ کوێ ناچن ئەوە کێشەی ئێستای ڕاستڕەوە پەرگیرەکانە. بس المعروف وەک ئاشکرایە حکوومەتی ئەڵمانیا چەندین تۆڕ و شانەی ڕاستڕەوە پەرگیر و تیرۆریستەکانی لەبەرێک هەڵۆشاندۆتەوە ئەو شانانەی کاریان ئامادەکردنی هێرشی تیرۆریستی بووە وەک کوشتن و وێرانکاری و تەقینەوە و سووتاندن چەند شانەیەکیان لەبەرێک هەڵۆشاندوتەوە و چەندین کردەوەی تیرۆریستی ڕاستڕەوەکانیش هەیە بە ئاشکرا و بەچەکەوە هەڵیان کوتاوەتە سەر خەڵکو و بێهۆ کوشتیوانە ئەوان بۆ تۆقاندنی خەڵک و سەپاندنی خۆیان ئەو کارانە دەکەن لە دوای ئەو کردەوانە خەڵکی زۆرتر دەترسن دڵنیا دەبن لەوەی بابەتەکە جددی و ترسناکە و لەگاڵتە دەرچووە. خەڵکێک دەناسم دەیانوت گەڕانەوەمان بۆ زیندان پێخۆشترە ئەو کەسێک کاوەها دەڵێت زیادەڕەوی نەکردووە چونکە ئەو لە وڵاتەکەی خۆی هەڵاتوە و ژیانی خستۆتە بەردەم مەترسی و مەرگ لە پێناو گەڕان بەدوای ئازادی و ئارامیدا ئەو لەوێ پێیوا بۆ زیندان چاوەڕێی دەکات و هیچی دیکە ئەمە لە کاتێکدایە ئەو بە خەون و ئاوات و ئارەزۆکانیەوە دێت بۆ شوێنێک ئارامی تێدا ئەو ئەوها دەیبینێت لەو کاتانەشدا ئافشارێکی دەرونی زۆری لەسەر دروست دەبێت زۆر بە خێرایی ڕوبەڕووی ناومێدیەکی گەورە دەبێتەوە. ئەو کاتێک کە منداڵ بووم ئەڵمانیان بە وڵاتێکی دموکراسی دەبینی تۆ کە منداڵ بیت هەموو شتێکت لەبەردەستە ئەوان گرنگی دەدەن بە مافی مرۆڤ و مافی منداڵ ئەو کات من لە ئەندێشەیەکی تردا دەژیام بەڵام کە گەورە بووم و گەڕامەوە بۆ ئەڵمانیا ڕووی ڕاستەقینەی وڵاتەم بینی و وەهمی ئەوەش کە پێم وابوو ئەڵمانیا وڵاتێکی دموکراسیە و لەگەڵ مافی مرۆڤدایە بە تێپەڕینی کات ڕەویەوە. یەکێک لە ئەندامانی پارتی ئەڵتەرناتیڤ لە پێناوی ئەڵمانیا لە ڕوانگەی خۆیەوە و لە لێدوانێکیدا پێی وایە هیچ ڕێگریەک لەوەدا نییە پەناهەندەکان بە گولە هێرشیان بکرێتە سەر ئەگەر پێویستی کرد دەبێ لەسەر سنووریش گولە بەکاربهێنرێت. لە ماوەی ساڵی 2015دا و لە کۆنگرەی یەکبووندا ئەو داوایان پێشنیاز کرد ئێستاش بۆتە شتێکی ڕاستی.
جیاوازیەکی بچووک لە ئارادا هەیە. کاتێک لە پەرلەمان وتیان پێویستە لەسەر سنوور گولە بەکاربهێنین. ئەمە بەرگریکردن بوو لە سنووری وڵات. منیش دەمەوێ بڵێم لە ڕاستیدا ئەوان لە جیاوازی نێوان سنووری ئەوروپا و ئەڵمانیا تێنەگەشت بوون. ئێستا ئێمە ئەندامێکی یەکێتی ئەوروپاین. پێویستە لەسەرمان بەرگری لە سنوور بکەین. هەر کات ڕوبەڕووی هێرش ببێتەوە. بێگومان بەرگریکردنیش بە چەک لە سنوورەکانی ئەوروپا دەکرێت، نەک بە تەنها ئەڵمانیا. بێگومان چەکێکی زۆریشمان هەیە. دەشمەوێ بڵێم لە ڕاستیدا ئەوان لە جیاوازی نێوان سنووری ئەوروپا و سنووری ئەڵمانیا تێنەگەشتون. ئێستا ئێمە ئەندامێکی یەکێتی ئەوروپاین، وەگەر پێویست بێت لە سەرمان سنوورێک دەپارێزین هێرشی بکرێتە سەر. بەڵام ئەو چەکانە دژی پەنابەرەکان نابێت بەکاربێنرێن. لەبەرەوە بابەتەکە تێکەڵ کرا کاتێک باس لەو بارەیەوە کرا. بەڵام پێویستە هەڵسوکەوت لەگەڵ سنوورەکانی یۆنان بە وریایەکی زیاترەوە بکرێت. و بەراوردی نەکەین بە سنوورەکانی یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی دیکە. چونکە ئەو خەڵکانەی لەوێن جەخت لەوە نەکراوەتەوە لەسەرەوەی چەکیان بەکارێناوە لە دژی ئێمە. کاتێک ئەردۆغان دەڵێت سنوور کراوەیە، خەڵک دێن و لەبێ ژمارێکی زۆر سەرباز دەبینن. ئەمە بارودۆخێکی جیاوازە لەگەڵ هاتنی پەنابەرەکان. من لەگەڵ بەکارێنانی چەکدانیم و سەرکۆنەیەکی توندی ئەم کارش کرا لە یۆنان. هەر بۆیە سەرکۆنەی زۆر لە پارتەکان کرا. لەبەرەوەش پێویستە ئاگاداری شتەگشتیەکان و تایبەتمەندی ئەوروپیەکان بین و بەرگریان لێ بکەین. من لە ناوەوە زۆر تووڕەم. باش ئەڵمانیا بۆچی نایەوێت ڕاستڕەوە پەرگیرەکان قەڵاچۆ بکات؟ بۆچی پلانێکیان نییە بۆ دادگاییکردنی ئەو خەڵکانە یان ڕێگریان بکات لەوەی دەستیان بە چەک بگات؟ ڕێگەیان لێ بگیرێت کە بچنە شوێنە هەستیارەکانی پۆلیس و سوپا. بۆچی وای لە هاتووە بەهای سنوورەکان لە بەهای مرۆڤەکان زیاترە؟ هەموو شتانە تووڕەم دەکەن. ڕەگەزپەرستی ئاراستەوڕووی لە ئێمەیە، بەڵام توندڕەوی و پەرگیری تەواوی ئەڵمانیا دەسووتێنێت. کێشەی ڕەگەزپەرستی لە ئەڵمانیایە. ئەو قسەیش کە دەیکەم ڕاستە. لێرە کەم و کورتی هۆشیاری لە لای هەمووان هەیە، نەک بەتەنها لە چینە نەخوێندەوارەکەیاندا. من خەڵکانێک دناسم خوێنکاری زانکۆن و کێشەی ڕەگەزپەرستیان هەیە، چەپن و کێشەی ڕەگەزپەرستیان هەیە. ئەمەش چۆن بۆ نمونە بە شێوەیەکی کەم و کورت لێ دەڕوانێت. ئەو پێت دەڵێ هەموو شتێک مافی خۆتە و تۆ هاوڕێ و خۆشەویستی منیت و هەر شتێکی لەو جۆرە، بەڵام پێت دەڵێت کە من سپی پێستم. ئەو بە شێوەی ڕاستەوخۆ ئەوەت پێناڵێت، بەڵام بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەو هەستت پێدەدات. چی ڕێگەیان لێ دەگرێت هەستن بە کارێکی لەو جۆرە بەرامبەر بە ڕاستڕەوی پەرگیر؟ بۆچی دەیان پارێزن؟ بۆچی ئەو گروپانە دەستگیر ناکەن کە ئاشکراکراون؟ بۆچی SNO توانیویەتی ساڵانێکی دوور و درێژ خەڵکی بیانی بکوژێت و خێزانی بیانیەکان بۆ تۆمەتبار دەکەن؟ هەتا ئێستاش هەمان بیرکردنەوەیان هەیە. ئەڵمانەکان هیچ لە مێژووی خۆیانەوە فێر نابن. ئەوە شەو شتەیە کە دڵگرانم دەکات. بەهۆی دیموکراسیەوە دەتوانن بە هەر شێوەیە کە خۆیان دەیانەوێت بدوێن، دەتوانن قسەی دەبەنگانەش بکەن، تەنانەت گەر دەربارەی شتێکی شێتانەش بدوێن. بەڵام مافی ئەوەیان نییە لە دژی مرۆڤ بەکاری بێنن. ڕێگەت پێدەدرێت کەسێکی ڕادیکاڵ بیت، بەڵام مافی ئەوە نییە ڕەگەزپەرست بیت. ڕێگە پێدراو نییە لە وڵات دەربکرێن یان لە ڕێگەی فێڵ و ناچارکردنەوە و دەریان بنێت. پێویستە ئەم دەنگانە نوێنەریان هەبێت لە پەرلەمان، چونکە دیموکراتیەت وهایە. ئەو کاتەش کە گەشتنە پەرلەمان بۆمان دەرکەوت ئەو خەڵکانەی پارتی ئەڵتەرناتیڤ لە پێناوی ئەڵمانیا بە تەنها ڕادیکاڵ نین. بەڵکو و ڕەگەزپەرستیش دەیانەوێت ئەو سیستەمەی ئێسامان بڕوخێن و شۆڕشێک بەرپا بکەن بۆ گۆڕینی. لە ئێستاشدا ئاسایشی وڵات و پۆلیس لێکۆڵینەوە دەکەن.
ئەگەر ئەوە پشڕاز بکرێتەوەوە لە پەرلەمان دەردەکرێن و وەک پارچ و باڵی پارتەکەش قەدەخە دەکرێن. بەڵام ئەبێت ئەوەش بزانیت کە ئەوە ئازادیەکەی ئێمەیە. بەرپرسەکە بە سادەی پێتان ناڵێت لەبەر ئەوە تۆ ڕادیکاڵیت لە ڕاستڕەویدا بمێنەرەوە و نزیک مەبەرەوە. ئیش و کارەکان بەو شێوەیە بەڕێوە ناچێت. ئەوەش ئازاراوی و سەختە بەڵام دیموکراسیەت وهایە. The song of rocking to my bone them. This is a song of burning and in Africa. Oh, well, them right away you rise up in the Jamaica. This is the song of burning in Africa. Well, the right away you rise up in Europe. Well, them everywhere you go, them the people does the music. Everywhere you beam, the people does the music. Well, them singing about peace and love, but unity. Well, them singing about peace and love, but unity. Well, them just living simple and not gonna be the melody, simplicity, way of my life. Singing about peace and love, and unity. Yes, big up to my brother.